جوانکی کرد ji Rojhilatê Kurdistanê ku niha nişteciyê Swêdeyê dixwaze bi boksa xwe navê Kurdistanê bilind bike. Li başûrê Swêdê, bajarokê Trelleborî a ku 605 km ji Stockholm dûr e, bokserekî Kurd ji Rojhilatê Kurdistanê moleta bokserê profs wergirtiye, gav bi gav pêş vediçe û pileya wî di cîhana vê werzişê de pêş dikeve. Piştî ku bi malbata xwe re li Swêdê bicîbû, her Rizgar İsmaîlî di nav werzişê de ye. Rizgar 2 salan tekvando kiriye û ji wir berê xwe daye amatör boksîng û piştî wê jî profs boksîng. Li ser riya serkeftinê, di nav salan de Rizgar beşdarî maçên cûrbicûr bûye, pileya xwe bilindtir kiriye û gelek medalî bi dest xistine. Li salekânî 98 ڕمان کرد وڵاتەکانی وڵاتی هەندەران لە شاری ترێلەبۆری لە سوێدا ئانیشین و بن هەر خولیای کەم سپۆرت و بڵێن بۆکسین و کیک بۆکسین و ئەوەی کە شەڕی ڕێنگی تیابێ حەزم لێی بووە ئەمە هیوایەتێکە لە مناڵیەوە هەم بووە ئیتر بووە تێکەڵی خوێنم بووە وەکو شتێک هەر ڕەنجم بۆ دا و دایما حەزم لێ بووە لە ڕێنگا یاری بکەم و بۆکسین بکەم و بەس ئیتر کاتم بۆ سوێد دەستم کرد بە یاری تێکواندۆ یاری یەکسەر لە 98 دەستم کرد بە یاری تێکواندۆ 2 ساڵ خەریکی یاریە بووم حتا فایتیشم تیا کرد شەڕیشم تیا کرد ئەوە بوو پرێسی ئاڵتونم بەدەستێنا زێرم بەدەستێنا سەیرم کرد یاریەکە یاری من نییە حەزم لێ نییە زۆر لە تێکواندۆ ترەوە بوو گەڕام بە دوای کلوبێکی باشە بتوانم باشگایەکی با بتوانم کە یاری بۆکسێم دۆزمەوە یاری بۆکسم دۆزیە دەستم کرد بە یاری بۆکسێن هەم یاری تێکواندۆ مەکرم بۆکسێن تا ساڵێک ئەوە بوازم لە تێکواندۆ هێنا و ڕۆشتمە ناو ڕێزی بڵێن بۆکسێنەوە دوای هەفتەیەک بۆکسێن ئەوە بوو بەرامبەر کوڕێکی بەهێز دابەزیم یاریەکەم لێ بردەوە مدالێ بڵێن زێڕم گرت ئیتر بەردەوام بووم لەسەری دڵم بە یاریەکە خۆش بوو لە ئامەتار بە کڵاو و درێستەوە یاریمە کرد تا 10 ساڵی ڕێک تا 11 ساڵ خەریکی ئەم یاریە بووم بەردەوام نزیکەی 30 یاری برا و دۆڕا و بڵێن زۆر مەبەست نەبوو بەلامەوە چونکە من ئەم پرۆفشنەل بۆکسێنە پرۆفس بۆکسێنم لە نەزەرا بوو بڵێن دایمە بەرنامەیەکم دا نابوو کە ئەمەیە بگەم بەو شوێنە من بگەم بۆی کە بتوانم شتێنێکی زەر بگرم چاوم لە ئەم ڕاهێنەرەمە کرد کە خۆی ئەو شتێنەکەیەتی بڵێن دایمە حەزم لێ بووە ئەوە بۆ ئیتر چەند یاریەکەم کرد لەگەڵ هەر بەهرە هێزەکان هێسترینی بڵێن بۆکسێنەرەکانی سوید دانمارک یاری سکەندەناڤیەنم بروەتەوە بڵێن چەندها یاری گەورە گەورە دەلای زێڕم بروەتەوە بەڵام هەر ئامەتار کاڵەن ئامەتار تۆ بە کڵاو درێست و یاریەکەیت زۆر شتێکی گەورە نییە لە سویدا لە ئەوروپایە ئەوە بۆ هاتم کۆنتاکتی بڵێم تەلەفۆنم کرد بۆم مدەڕیبە بۆم ڕاهێنەرە وتم من حەز دەکەم ببم بە پرۆفس و مۆڵەتنامەی جیهانی پرۆفس وەرگرم و بتوانم بەکو پرۆفسێک یاریکەم کە بووی بە پرۆفس تۆ وەکو ئیش داتە مەزرێنن تۆ بە پارەی یاریەکەیت ئەو کاتە ئەتوانی بۆ هەیە ئاڵای پیرۆزی خۆت پێی لە جلەکانە ڕەنجێکی زۆر زۆرم کێشان لەم ڕێگە تا توانیم بگەم بەێرە و بەمە شەمەیە بیسەلمێنم ئەگەر لە کوردستانی شابووینە بگرە
پێشمەرگەیەکی کوردستان بووینە ئێستش بەڵام من بیستم لەم ڕێگەیەوە زیاتر قەومیەتی خۆم بم بە نمونەیەک بۆ جوانەکانجەکانی خۆمان کە بتوانن وەکو کوردێک لە ڕێگەی وەرزشی خۆیان و لە ڕێگەی خوێندنەوە بێت لە ڕێگەی هەر شتێکەوە بێت شەرم نەکەن زیاتر خۆیان بناسێنن بە ئەو چواردەور و ئەترافی خۆیان خەڵکەن بە دۆستی خۆیان دژمن بۆ خۆیان دروست نەکەن بەڵام ئەزانم من لەم کاتەیە کە ئاڵای کوردی بەرزەکەمەوە یەکی نۆم تەمرینە قورسانەی بۆ کەم مەشقە گەورانەی بۆ کەم و ئەوەتە بڵێن لە ڕۆژا من 3 ساعت یاری ئەەکەم ڕاکردن 10 کیلۆمەترەکەم بۆچی ئەیکەم بۆەوەی کەم بتوان مەگەر مقابلێکی رووسی مقابلێکی تورک عەرەب فارس هەر کەسێک بێتنە ئەو ڕێنگەم بتوانم ئەگەر نەشی خەم بتوانم یاریەکەی لێ بەمەوە بۆەوەی کە ئاڵای پیرۆزی کوردیم پێ هیوادارم تا ئەو کاتەی بتوانم لەشم ساغ بێت و بمێنم بتوانم شتێنێکی زێر بەدەست بێنم و یارێکی گەورەی جیهانی بەرمەوە چمە ڕێزی ئەو کەسانەی ترەوە هیچێکمان لەوان کەمتر نیە ئێمەش دەتوانین بگەم بۆ نەتیجە دڵە هەمانە هەستێکی کوردایەتی و هەستێکی جوان لە لەشمانە هەیە من حەزەکەمەوە بە هەموو خزم و کەس و کار و برادر و هاوڕێ و چواردۆری خۆم بڵێم کە ئەمەوێ شتێنێکی زێڕی جیهانی بەرزکەمەوە و لەگەڵ ئاڵاکەمە بەرزیکەمەوە و خۆم بناسێنم بە هەموو جیان بڤی ئەوایی ڕێزگار باڵا مەدیا هەرێمی و یا نەتەویە سوێدێ دکێشە بدەهۆن ڕێپۆرتاژ di rojname û kovarên Swêdê de bûyre yan jî di derbarê serkeftinên wî de hatine bilavkirin weke yekemîn profsbokserê bajarê Trilborî. Jiyanîş ew xweş niye lêre. Bêma bilên rojê ta êware îşekem êware yekser 45 deqa 45 kilometr ebirim yên bo lêre yarî ekem şew saat nû şew min rom wextekî zorim niye bo mal nalekem belam ew wextekemê ke bi dest me rom nalekem xewtuwe. Yani ئەوە ژیانێکی قورسە بە هەموو کەسە ناکرێت بە هەموو کەسێ ناکرێت تا ئێستش دەستی یارمەتیم بۆ هیچ کەسە ڕانەکەش زۆر کەسە یاڵێن بەرە یارمەتیت بین بەڵام پیت زەریا فلانشت فساشت یارمەتیت ئەو یارمەتێ باش نییە بۆم بۆ مستەقبەلیم باش نییە لە مڵەت بۆ ئایندەی من باش نییە من چکە بۆ ڕێگەیەکی زۆر دوڕم ئاڵایەکی کوردیم پێ چۆن ئەڵم فلان کەس یارمەتیم بەڵام ئەگەر یەکێک هەبێت یارمەتیم بدات دەزێت لە ئەرکی ئیشەکەم کەم بێتەوە لە باتیەوەیەکی 10 ساعت 12 ساعت من ئیشکەم 6 ساعتی ئیشکەم 6 ساعتیم لە کۆڵ بێتەوە ئەنێتوانم زیاتر تەمرینی بەو Cihana boksing de çend cure hene. Eger mirov profs boksing û amatör boksing bide berhev, ew di gelek xalan de ne wek hevin. Çi dwarê cil û amrazan de û çi jî dwarê qanûnên lîstikê de. Bokserê profs, fanêleyê xwe nake kumê parastina serî nade serê xwe û lepikên wan ciyawazin. Li pêşiya lepikê amatûran parçeyekî spî heye, ji bo asankirina jimartina xalên lîstikê û di hindir lepika wî de jî coreyek sîlîkon heye ji bo ku xurtbûna lêdanê kêmtir bike. Lepikên boksê yên profsan
تنکترن و پارچه سپی لپیشوان نینه. ماتچ پروفسینگ یه هری کم 4 گرینن و گاوا قناخا وان بلندتر دبه گرینن وان جی زیده تر دبن. ماتچ هری درج 12 گرینن. هر گرینک 3 خلکن و خلکک جی بن ودانه. 3 ریان سرکفتنه بوکسینگ دهنه. دریا بدسخستنا خالان را نوک اوتا تکنیکی یان جی دریا نوک اوت را. ما بس جگوتنا نوک اوت اوه گاوا کو بوکسر به یک بوکسر هفرکی خال عرده درجت که و نماد کار رابه. یان جی دادور تا دهان دجمیره و لیستی که بدامید که. بوکسرین میر دابش دبن لسر 11 گرانیان. بوکسر هری سیوک نابه لسر 48 کیلوان ربه و یه هری گران نابه دبن 91 کیلوان ربه. ولاتین جهانه بیک چاوی تماشای بوکسینگ ناکن. ددما که هنک ولات تماشای بوکسینگ دکن وکه لیستک ورزش یانجی هنرا لیدانه هنک ولات هنه که بوکسینگ دجمبرن وکه هندانا تندوتیجی. لورا بوكسينج لهنك ولاتان قدخه. سال 1969 برلمان السويدي بوكسينج قدخه كر تا سال 2007 كو او قدخه كرن هات هلانين لجبو هر ماتش كي بروفسينج بيويست بريفابريا ولايته مولته بده. جبلي نرويج و ايسلاند لكوبا و كوريا باكور بروفس بوكسينج قدخه. دوی جوره ورزش ده گلکی گرانی ددن تکنیکا لیدانه و آمدکارین درونی آکس بوکسر. وجبرویجی رولا راهنر ده پیشکتن و سرکفتنا بوکسران ده گرینگه. رزگار اسماعیلی گریبستک 3 سالی براهنر آرماند کراینز رمور کریه ده هندر وان 3 سالان ده آرماند شیانین رزگار گشتر و باشتر بکه. آرمان بخواه بوکسرکی لجیهان بناو بانگه. دناوبرا سال 1999 و 2002 ده شامپیون جهان یه بوکسینگ بویه ده گرانیا ناوندی ده. Ja, mitt namn är Armand Krains och jag driver det här Armand Boxing Promotion. ناوی من آرماند کراینسه. از خودی ویانهیمه. از قهرمان جهانی بوم ده تایتلا VBU ده. هر وها از ماستر ناونتوی آلمانیامه. و بو 5 سال املورن دیانه امده گلک جورین بوکسینگ هنه 300 اندامن مهنه و رزگارجی یک جوان. مج آرماند پرسی گلو اف کارگهاویه جبو آواکرنا بوکسرین پروفس جبو که گاو بگهجن آسته جهانی. Tillverkar gör jag inte, men jag försöker ta fram deras bästa egenskaper i var boxare. نا از وان درست ناکم لی از هول ددم کشیان نوان ین وشارتی درخم و الپیشخم. هر بوکسرکی خال نوی ین خورد و ین لاواز هنه. هنک زیرکن دشار لیزیک ده هنک دن هزدکن دور شر بکن. جمن تی خواستن که از شیان نوان ناس بکم و ری پیدا بکم بچاوا او شیان دی باشتر ببن. آرمان با ازمونا خواه وکه بوکسرکی دی جهان دا ناس کری گمان دکاره شیان بوکسر ببینه. پاک بکه الپیشخه یانجی لسر بخبته که شاگرد خواه توش بکه. Ja, spetsade, det var ju bra. Det var bra, det är precis det jag menar. Man tar, först får man... توش دکم اف گوتنا گلکی درست بو. از دخوازم وی توش بکم. بری هر تشتی مروف کندوسیانا بنگهی بوان آوا دکه ویانا وان خورتر دکه و خورتبونا وان بوان دده ناسین. پیشتره تکنیکا لیدانه ده. تی کنگی و چاوا بکسا خواه و تیوا شینی که. هر راهنرکی تکنیکا ویا تایبت هیا. او همو جورین برخودان و لیدان ین که از فیر بومه و از مونا منج آلمانیا دکوین سرهف و شیوه من جی پیداد به. ده پیواجویا پیشکتنه ده بوکسر دکاره چند بلند ببه؟ Ja, det här trappsteget, man kan alltid gå längre och längre och längre. اف پیواجو تجاری بسری نابه. مروف هر بجور و جور دادشه. ده بوکسینگ ده داویا رهنینه. رزگار گلکی البرخواد ده و پیش ودشه. او هر جاره
45 کیلومتر تیور و ودگره مال. دمخوا یاد ده بوکسینگ لسر حساب زاروک و مالباتویه. پیشه بوکسینگ گلک پریان ناینه. مروف هردم پیوستی پشتگیریه هیا. جبو کسکی نشر زای بوکسینگ مروف مراق دکه گلو پلیا رزگار یا ایرو دی جهان ده یا چندمینه؟ لدنیا ل 318 کس تشتێکی وا پێش کەوتم لە دنیاە ئەو لە ئەوروپاش 100 کەس ئیتر یاری بە یاری من سەرەکەم ji bo ku vî bokserî bi bînerên Kurdistan TV bidine nasîn, tîma Kurdistan TV berê xwe da Trelêborî. Şaredariya Trelêborî ku niha hezarsaliya xwe pîroz dike, meqseda turîstên Swêdê û Ewropayê ye. Her wiha li vir rojane keştiyê diçine Polonya û Almanya. Vê coreya werzişê pêwîstî bi kondisyona baş heye. Rojane rizgar di nav bajêr re û her wiha di ber avêra meşqa xwe dike. Ji ber ku bajar biçûk e, piraniya siyasetmedar, xwedan kompanya û gelek kesên din yên nişteciyê vî bajarî rêzgar dinasin. زۆر بە کەسێکی ینی سەرکەوتوو مەزانن بە کەسێک کە توانیمە گەنجەکان ڕاکێشن بەلای خۆمە تەلەفۆنم بۆ کراوە لە ئیدارەکان لە دایرەکان تەلەفۆنم بۆ کراوە کە وتیانە چەند کەسێکمان هەیە بە ڕێی خراپە کێشراون ئەیانەوێتەوە بی بە سەرپەرشتیان کەیت و یارمەتیان بدەیت بیان خێتە سەر ڕێگەی ڕاست. معاشێکی بودجەیەکی کەمیان بۆ بڕێمەتەوە بەس بەوەی کە بتوانم بیان بەمە دەرەوە قاوە قسەیان لەگەڵا کەم چایەک شتێک خۆینەوە لەبەرەوەی کە واز ینی شتێکی جوانە شتێکی گەورەیە بۆ من کە توانیومە کەسێکی تر میلەتێکی تر بتوانن باوەڕ بە من کەن و سەرپەرشتی شتێک بدەن بەدەستی من و منداڵەکانی خۆیان بدەن بەدەستی من کە ئاگام لەیان بێت کە من کەسێکم لە وڵاتێکی غەریبە ئەژین بەڵام هەست بە غەریبی ناکەم کاتی وهەیە زۆر لە ئەم سویدی لە عەرەب لە هەموو قەومەکان منیان خۆشەوێت ئیتر تا چەندە منیان خۆشەوێت تا چەندە ڕاستە بەلامەوە بەست نییە بەلام من بەستی ئەوەیە کە لە ڕێکەی ئەو چاکەی خۆمەوە ئەو دموچاوی خۆمەوە ئەو ناوەی کە خۆم بەناوبانگم کردووە لێرە لە سوید و لە ئەوروپا و لەو ڕادانێک کە چوومە دەسەر لە جیهانەوە توانیم بەردوو یاری من بتوانم ڕادەکانی خوپلەکانی خۆم زیاکەم لە جیهانە بەرەو پشتێن بڕۆم بەرەو پشتێنێکی زێر بڕۆم بتوانم ئەوە زۆرە بۆ من کە کابرا بتوانێت باوەڕی بە من هەبێت. Pirsgirêkên rojane ji bo bokser ne tenê meşq û bezîn e. لە وەزنی هەشتاویەکە یاریەکەم کە لە تونڤیکتی پێڵێن لە کێشی هەشتاویەکە یاریەکەم بڵێن دوای ئەوەی کە پێش یاریەکەم لە شمە 84 بۆی بتوان تەمرینی بۆ بکەم خواردنی چاک بخۆم بەس مانگێک مانگونیوە پێش یاریەکەم ئیتر ئەوە بێت کە من دەستەکەم بە خواردنگرتن بڵێن کالۆری ناخۆم ئەو شتانە بەس بە پرۆتین و شتی چاک شتی باش کە وەزنم زیانەکات کە چاوریم زیانەکاتت لەشا ئەو خواردنەیە کە خێزانم دروستێکات ماڵەوە دروستەکەن زۆر حەزم لێتی زۆر حەز دەکەم بیخۆم کاتی وایە ناتوانم بیخۆم حتا فرمێز بە شامەیەت خوارەوە یعنی ناخۆشە ژیانێکی زۆر ناخۆش وەکو ئینسان وەکو دەروێشێک ژی ڕۆژوو بکریت وەکو ئینسانێک کە ژی بەپێی مەبدەئێکی خۆیان ئاڕات بەپێی ئارەزوویەکی خۆیان ئەڕات یعنی ئازاری زۆر دوای ئارەزوو هیوایەتێک کەوتوم کە ئەزانم ئەو قەومەی خۆم کە من لەو ڕێگەی سپۆرتەوە کە بەرزم کرد و ئاڵایەکی کوردی لە ناو دژمن و دۆست و هەرچی چواردۆری خۆمە چکە ئەم وڵاتە ئێمە وڵاتێکی ئینتەرناشیۆناڵە هەر کەس هەموو کەسێک تیایاژ بەس کوردیتیان ناژی بە سویدیتیان ناژ ئەمریکیتیان ناژ هەموو چواردۆری خۆمان ئەگەر ناو ناهێن بەڵام چواردۆری کوردستان دژمنمان زۆرە لێرەش ئاینەشت کابرا چەپڵم بۆ لێدا بەڵام لە دڵۆ لێی نادا بەڵام چەپڵەیەک کە کورد بۆ می لێدا ئیتر ئایا لە کوردستان لێ بدرێت تەلەڤیزیۆن نابێت لە هەر شتێکاوێ بەڵام بزانم ئاڵایەکی کوردی خۆم ئەگەر بیشی دۆڕێنم ئەگەر لێشم بند بکەوم هەموو گیانم خوێن بێت خۆشە بۆم سەربەرزیە چکە لە ڕێی کوردستان و لە ڕێی ئاڵاکەی خۆمان
لوی باجار بچوک گلک دوست و پشتگیری رزگار هنه. هم دست لپشتاوی ددن و هم جی جورین دنین آلیکاری برزگار ردکن. رزگار یاشین تن 15-16 år ungefär. هر جه زاروکاتی ده از و رزگار دوستن. جوی چاقه ده من دزانی که تشتک دلی وی ده هیا و دخوازه جیب که. ده هندر وان سالن که ام هف دناسن ده کسایتی آوی گلگی هاته گوهرتن. ام براستی نتنه دوستن. نتنه دوستی کفن. لی اولبا من کار جید که. و از دخوازم پشگیری آوی بکم. رزگار کسکی وکریه. تشتا دلی وی ده لسر زمانی ویه. لیوی آرمانجک دایه برچاوی خواه و جوی آرمانجی را دخبته. کسی نوسا جهه ریزینه و پیوسته مروف لپشت وان به. حتاش من به از پشتگیری آوی بکم. جبلی مشقا بازدانه رزگار هردم سردانا ناونده که جمناستیکی دکه و خودی وی ناونده برنامه که تایبت جبو لاشه رزگار دانیه و به دسپلینه که بلند دشوپینه. Ja, Mattias Wallén heter jag som driver detta gymmet här i Trelleborg där Raskar tränar. از خودی وی جیمه من پلانه که تایبت به لاشه رزگار دانیه. دواره ترازیا وی ده و لزا وی ده. از گلک جاران لاشی وی مساج دکم به تایبت بری مشقین گران یانجی بری کو بچه مات چین خواه. جبر کو مساجا تواهی لاش بری مات چاوی زور گرینگه. رزگار وکه بوکسرکی پروفس گلکی مشقه دکه. خواهماندو دکه و باوریا من به پاش روژا وی خورده. جبر ویجی از پشگیریا وی دکم. جبو مشقه از چه پاریان جوی ورناگرم و از مساجا ویجی دکم. و گلک جاران از آلیکاره وی آبوریجی دکم. بو من جه شاهنازیه که نشتجیه کی باجار من ترلیبوری پیش ودشه و روش بروش دچه قوناخن بلندتر. گاوا مروف بزانه که روژه که نورمال ده جیانا وی بوکسری ده چاویه ده مروف باش تی بگیهجه که سرکفتن یک جار نه آسانه. من ایشی تاکسی یکم بلا ساعت 6 بانی و آلسم 5 بانی آلسم ایشی تاکسی یکم تا 4 و 5 تا 4 ایواره لیو اکثر سواری سیارکم و مروم و چکم ما چکم جانی کی خوش نیه بام زور خورسایی بسر مایه بلام او آرزوی که لدل مایه او خوشویستی که بو معلومالکم هیا بو ملتکم هیا بو خاککی خوم هیا چون من لرای خاکی ملتی خوم اگه گشتم تیاره لرایوان هاتم که بو اروپا بیم که بیم ایره بیم هندران بو هاتم که لرگی اوه عمل ایره جا جیانیش اونه خوش نیه لیره بیم بلین روژه تا ایواره ایشکم ایواره اکثر 45 دقیقه 45 کیلومتر ابرم بیم بو لیره یاری اکم شو ساعات نوی شو من الروم وقتی که زورم نیه با معلوم نالکم بلام او وقت کمی که بدست مروم نالکم خوتوه یک جوان دزگهن کو پشتگیریا رزگار دکن یانه یا وایکینگن ترلیبوریه. اف باجار 1000 سالی خاله هری باشوره لسر نخشه سویده. ناویوی به کردی دبه گلا بازنی. جبر کو ترلیبوری انیا سویده بو برانبر داگرکرین فلاج باشور و شروان سویده ناسکری بون بناو وایکینگ. لسر کاولن ورگهن وایکینگان به همان ستیلو شیوه خانیج اندامین یانه وایکینگ را آوا کرنه. هر یک جوان جل خواه بخوا ددرو کهربه بکار ناینه خوارنا خواه لسر ایزنگان بخوا چه دکن و به هفره هول ددن که جیانا خواه به همو هوربینین روژانه وکه جیانا وایکینگان بریفه ببن. Detta är då Trelleborgen i Trelleborg som är en av den danske kungen Harald Blåtands ringborgar. ئەمە گەڵای بازنەیی شاری ترێلەبۆریە. ئەو جێگایی کە ئێمە لێی دانیشتوین مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڤایکینگەکان لە دەوروبەری ساڵەکانی 1970 کە ئێستا ئەمە جێگای کۆمەڵەکەمانە. ئەوەی کە ناوی ترێلەبۆریەرە لە ترێلەبۆری کە بە واتە کوردیەکەی دەبێتە دانیشتوانی ناو گەڵایەکی بازنەی.
ئەو خانووی لە تەنیشت ئێمەیە ئی سەردەمی ڤایکینگەکانە کە لەو سەردەمەدا بنەماڵەیەکی 15 تاوەکو 16 کەسی لە ماڵێکی ئاوادا دەژیان. لە دەوروبەری قەڵایەکە دیوارێکی بازنەیی هەیە. لەم لایە دیکەی شێوە ژووری ئاسنگەر هەیە. ئێوە بۆ خۆتان باش دەزانن کە ڤایکینگەکان کەرەسەی نەوماڵ و چەکوچۆڵی شەڕیشیان بۆ خۆیان دروستیان دەکردن. ئێمەش لێرە هەوڵ دەدەین کە بە هەمان شێوە کەرەستە و پێداویستی خۆمان دروست بکەین. ئێمە جلوبەرگی خۆمان بۆ خۆمان دەدورین و خواردن لە سەردار دەکوڵێنین. ینی بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین کە ژیانی خۆمان هەڵ دەدەین وەک ژیانی 1000 ساڵ لەمەوە پێشی ڤایکینگەکان بە هەموو وردەکاریەکانەوە بەڕێوەبەرین. ڕزگار ئێستا ئەندامی کۆمەڵی ئێمەیە، ینی یەکێکە لە ئێمە بە ئەندامەتی ئەو لە کۆمەڵەکەماندا شانازی دەکەین لەبەرەوەی کۆمەڵی ئێمە نیشانەی بەهێزبوون و مێرانی و ڕەسەنبوونی ئەم شارەیە کە ڕزگاریش یەکەمین پرۆفس بۆکسەرەی ئەم شارەیە و لەلایەکی دیکەشەوە ڕزگار کووردە و ئێمە دەزانین کە کورد مێرخاس و شەڕکەرن. شێوەی ژیانی کوردان و ئی ڤایکینگەکان لە زۆر بواردا لێک نزیکن. ئێمە بە گەلێک شێوە پشتیوانی لە ڕزگار دەکەین. لە کێبەرگەکانی داهاتووشدا ئێمە بە جلوبەرگی ڤایکینگ بە ئاڵای سوێد و ئاڵای کوردستان ڕزگار هاوڕایی دەکەین. ji bo kesê bokser pîşeya wî dibe stîlê jiyana wî û ta redeyekê dibe şêweyê jiyana malbata wî û kesên nêzîkî wî. Dê rojane çend kîlometran bibeze, çend meşqê bike, çi cure xwarin bixwe, pêwîstiya laşê wî bi çi qas kalorî heye û çawa wê kaloriyên zêde bişewitîne. بەڵێ لە مناڵی و حەزی لە کێک بوسنین و بوکسنین و کاراتی و ئەو شتانە بوو. زۆری حەز لێ بوو. ئیتر شکر ئەلحەمدولیلا بە خەریکە بە ئارەزوی خۆی ئەگات و ئیشەڵا بەرزتریشە بێت و زۆر من پێم خۆش و شانازی پێیەکەم کە کوڕەکەم ناوی بە چاکە دەرچوو و بووە بە بۆکسنین و زۆرم پێخۆشە. وەڵام من ئیسا ئەحساس دەکەم کوڕێکی بەتەڵم هەیە لەخوا بەزیای بێ بەتەڵە، یعنی شانازی پێوەکەم و لە هەموو شوێنێ بەعسیەکەم، یعنی پیا نازم بۆیە بەعسیەکەم. ئەچم بۆ هۆشەنێڵم ئەو باوکی ڕزگارە پێم خۆشە، بە بۆنی ڕزگارە منە ناسن لە چویدا خۆشە. چوکی پیاوێکی وەک تەمەنی من چێ منە ناسن لە چویدا. سا گەچمە دەرەوە مەسەن ڕێز مەگرن احترام بگرن بۆ بۆنی کوڕەکەمەوەیە. دوایکی یادی کە تێتەوە ماڵەوە هیلاک و مانووە ئەو وەختەیتر منیش لەگەڵ یان ڕێتێم و ئەزام کە هیلاک و مانوونە هیلاکی ناکەم و ئیسراحەتەکە بۆ خۆی و خواردنیش وڵات زەحمەت نییە زۆر، بەس کە کاتێ ئەوێ وەزنی دابەزێت نابێت زۆر شتی چۆر و مەزم بازە شکر کە زۆر زەرەری پێ بۆ کە وەزنی بباتە سەر بخوا. ئەو وەختەمیش زۆر ڕایەت یەکەم بازێ غەزاگەر کە دروست یەکەم بۆی خواردنگەرێک ئەوە چۆر دروستی ناکەم بۆی یا خوێ زۆری تێ ناکەم بۆی ئیتر باسشکە تەبیعیف زۆرترە خوا مەسەڵەن میە سۆزی جات و ئەو شتانە زۆرترە خوات. بەڵێ بەس من هەر بە باوجود کە سەختیشە لەگەڵ زەلامێکی واز ژیان، بەڵام من هەر تەحمڵ یەکەم هەر تەشوێق یەکەم کە زیاتر بڕا بدوای یاریەکەیە مانعی نابم کە یاری نەکە. پێشم زۆر خۆشە. Ji bilî meşk û bazdanê, kondisyon û teknîk, xwarina baş û piştgiriyê ji bokser re pêwîst in. Han har visat sån vilja, absolut. Så nu behöver han lite stöd också runt omkring. Det måste... Dilekî germ û viyana serkeftinê, piştgiriyeke baş bû rizgar heye. Malbata wî, dost û hevalên wî, meşk û viyana serkeftinê li bawî hene. Her tiştî wî heye, tenê pêwîst e karê wî kêmtir bibe û zêdetir dema xwe bide boksîng. Armanca ku mirov li pêş xwe datîne û jê re dixebite, li gel piştgiriya aborî dikarin rola sereke bilîzin. Lê ji bo rizgar gelek cureyên piştgirî hene. û hîwadarim ta ew katê bitwanim leşim sax bêt û bimênim, bitwanim piştûnekî zêr bidest bênim û yarekî gewrey cîhanî bermawa. Şima rêzî ew kesaneyî tiro hiçek malowan kemtir niye yemeş. Êmeş ditwanên bigin bo netîce. Dilla hemane hestekî kurdayetî û hestekî ciwan li leşmana heye. Min hez dikim ewa bi hemû xizm û kes û kar û birader û hawrê û çwardorî xwe bilem
کە ئەمەوێ شتێنێکی زێڕی جیهانی بەرزکەمەوە و لەگەڵ ئاڵاکەمە بەرز دیکەمەوە و خۆم بناسێنم بە هەموو جیان. یەکێک هەبێت یارمەتیم بدات دەزێ لە ئەرکی ئیشەکەم کەم بێتەوە لە باتیەوەیەکی 10 ساعت 12 ساعت من ئیشکەم 6 ساعتی ئیشکەم 6 ساعتیم لە کۆڵ بێتەوە ئەنێتوانم زیاتر تەمرینی بۆ بکەم بەس من شەو تەمرینەکانم خستوتە شەو ساعت 6 بۆ 8 شەو 8 شەو ڕێکەوەم 9 شەو 10 شەو لە ماڵەوەم کەی ئیستراحەت کە بێت تۆزێ بڕۆم بخەوم ئیستراحەت کەم نان بەپەلە بخۆم شەو هەنی هەموو شتەکان غەڵەتە بەس بەو سەختیش گەشتمەتە ئەم ڕادەیە من هێشتا بەڵام ئەوە خۆشە بۆ من کوردێک لایکێکم بۆ بکە لە فەیسبووک ئەوە زۆر جوانە بۆ من کە لەناو هاوڕێکانی ئەرەما چوارزۆرەکەم ئەزانن کە کورتم لە پشت کە من ئەو شتە ئاکەم دژمن بۆ خۆم دروستەکەم لێرە من دوو ڕۆژی دەڕێکەوەم لە تەلەڤیزیۆنە لە هەموو شوێنێکان من سویدەکان خۆیان ئاڵای کوردی بەرزەکەنەوە بۆ من ئەوە دژمن دروستکردنێک کە بۆ خۆم لێرە بەڵام من بە خەیاڵمە نایێت هەڵای پیرۆزی کوردی خوێنی شەهیدان هەمووی خەمە سەرم سەرچاوم تا ئەو شوێنەی خوێنە لەشیم نابمێنێت تا ئەو شوێنە بتوانم بەسەر پێوە بۆستم بە ڕێگەی ئەم سپۆرتی خۆمە کورد بە هەموو گیانە ناسێنم کورد تا ئەو ڕادەی بتوانم خزمەتی نیشتمان و کوردستانەکەمەکە